ئەم ساڵ هەڵسانی بە ئەنجامدانی دووەمین فیستیڤاڵی بەهارە و باخچە و قوتابخانەکەمان کە تیایدا چەندین کار و چارەکی قوتابیەکان ئەنجامدرا لە هەموو بابەتە جیاوازەکاندا. دووەمین پێشانگای لە قوتابخانەکەمان بیکەینەوە. منیش هەر وەکو قوتابیەک بەشداری بوومەوە لەو پێشانگایە. بەڕاستی زۆر سوودمان لەو پێشانگایە دیتون هەروەها خۆشترە کە بەردەوام بین ساڵانە پێشانگا و شتی جوانتر بکەینەوە. کامەکی بێسنوورە شەربەتمان لێ دروست دەکرێت. فستیڤاڵێکی هەمە ڕەنگ و هەمە جەشن بوو. لێرەیە سوپاسی مامۆستایان بکەم بەوەی کە بەلەبەر چاوگرتنی لایەنی زانستی معرفی بۆ ئەم فستیڤاڵە بۆ قوتابیان پەیوەندیەکی هاوڕێیانە و برایانەشم لە نێوان مامۆستایان و قوتابیانە بوو. هەبرووکەم قوتوبی فەرزۆنی و ئەمە فیستیڤۆلێکی بکەین تشتێکەکە بن دیسۆسۆق بکەینەوە بوو هەندێ دۆکو تشتێکە لە پوری هەر نکمە گرنگە نکمە دۆکو بزانن یە گرنگە نکمە دۆ چۆلۆکیە منیش ئەوە کو من شەهێری ئەبرووکە بەشدۆری کردیا. هەموو خەڵکێک شەونۆزی بە خود کرد و کەلەپورێت خود کرد. کوردۆش تایبەتمەندی و خویۆ هەی خۆسەتەن مە کوردۆ جلوبەرگێمە کە لە تورێمە ئەو ڕەوشتۆ بۆ بوو بۆ پیرێتمەتی دۆچین و ئەمیشکەیت بەردەوام بینووی کە لە تورەی نۆف نەبین هەر ببینیت بوومە. ئەوڕۆ لە جەشوارەی حرەکەت بۆ نخستینبار لە دانیشگای کوردستان بەرگوزار دەبێت. ئەو فستیڤالەمان بەرگوزار کردووە کە دەو فستیڤالەیدا دەتێی 3 ڕۆژاندا تەواو ڕشتەکانی لە ناو دانیشگای کوردستان هەر کامیان غورفەیەکیان هەیە کە ئێمەش یەکێک لە ئەو ڕشتانەیە کە بە نێوی علوم و مهندسی خاک غورفەیەکمان هەیە لە ناو ئەو جەشوارەیە. نمایشگاهی حاصل دستاوەرگەلی علمی بەناوە حرەکەت و دەستاوەرگەلی کانونگەلی فەرهەنگی مستەقل لە دانیشگای کوردستانە هەست بەناوە ڕوویەش تێکەڵاو بوو گەرشت بەنەکەم ئەم دەورە کە دوودانەکەیان لە کناریەکە و مەباحثە علمی و کانونگەلی فەرهەنگی و هونەریان